هیوادارم لەم قۆناغەداوەها هەڵبژاردن دەکرێت چاوێک بە خەڵکی کەرکووکدا بدەنەوە بە تایبەتی کاکەی چونکە زۆر ئیمال کراوە لە ناحەی دامزراندن و لە هەموو ئەو بابەتانەوە چونکە خەڵکی کەرکووک دائیمەن ئیمال کراون لە هەموو شتەکان. بەڕاستی داواکاریەکانمان ئەوەیە بڵاین بۆ کاندیدە بەڕێزەکان کە تۆ وعد نەدەن بۆ خەڵکو و دوای انتخابات و نێنەوە و خۆیان بە خەڵکە نیشان نەدەنەوە کۆمەڵی وعد و وعود و ئەم شتانە ئەدەن. داواکارم ئەوەی ئەیلێن بەڕاستی بێ ڕاشکاوان لەگە خەڵکەیە بڵێن ئەوەی لە توانایانە ئەوە بڵێن لەوە زیاتر وعودی هینتر نەدەن بۆ ئەوەی بڵێن ئەم شتە ئەبێ وا ئەەکەین و وا ئەەکەین و دوای هەر ئەو نەش کە دەرچون و پلە پۆستەکان وەرگرت و واز لە خەڵک بێن و داوا لە ئەندام پەرلەمانەکان دەکەم دەرچوونە پەرلەمان داکۆکەکەن لە مافی کورد و هەلی کار بۆ گەنجان فەرهەم بێن. ئەمە کاندید کە دەنگی دەرچوو لە پەرلەمانە ئیشکا بۆ کورد شارەکەم کەرکووک بگەڕێنەوە بۆ کوردی شار نەفرۆشنەوە.